دەستیان خۆش بێ خوا خێریان بنووسی پاسیان لێ دەکەم هەر هەموو بەڕێزەکان کە ئەو خێران لۆمە ناردیە. دەستگای خێرخوازی بەخشین با پاڵپشتی خێرخوازان بووەتە دەستێک بۆ سڕینەوەی ئەسرین یەتیمان و دەستگیرۆی هەژاران و گۆچانی دەستی پیر و پەکەوتەکان بووەتە ئاوازێک بۆ ژەنینی خۆشی و شادی و ڕەوانەوەی ئازار و مەینەتیەکانیان کۆتا پرۆژەکانی لەم مانگەدا ئەنجامدا و توانی 22,500,000 دینار بەسەر بەشێک لە هەژاران و نابینایان و خاوەن پێداویستێت تایبەتەکاندا دابەش بکات. کرێچیمە بە تاقی تەنێ دەشیم لە خانێ ئەوە جارماندا داچیت و لەسەر جێکەتیە نەم حاشەکی چشم نییە ئەگە خێرخوازەگەوم بکە یارمەتیمدا ماریشم لە قەتەویەکرد زگەفتی گەورە. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەن کە من وەکو نابینایەک کە هاوکاری یارمەتی خەرچی دەدابرین وەکو نابینا وەکو یارمەتی زۆر کەسیکەیدا دەستخۆشی لێ دەکەن ئینشاڵڵا خوای گەورە پاداشتم داتەوە ئینشاڵڵا. دەرخۆشکردنی ئەو مندارانە ئەو نەخۆشانە ئەوە ئەجر و پاداشتێکی زۆرە لە لای پەروەردیگار چکە ئەگەر ئەوان ڕەحمیان بە حەبدەکاندا بێتەوە دەبێ خوات چەندە ڕەحمی بەواندا بێتەوە ئەوە لە بۆ زەخیرەی قیامەتیتیان باشترین خێر لەو سارە لەو مانگەش لەبەر ئەو قەیرانەی یعنی ئێستاکە لە هەموو سارەکان پێم باشتر و زەرورترە. نزیکەی 4 ساڵە کچەکەم جگەریم گۆڕیوە خان و سارە و هەموو شتم بۆ فرۆشت ئیدی ئەلحەمدولیلا ئێستا ماڵم لە دەرەی هەولێرەیە بەڵام کچەکەم مانگانە پێویستی بە عیلاجەکەش لێرە بەدەست ناکەوی پاداشتی خێرخوازان بنووسی کە لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە توانیان بڕێک هاوکاری بەسەر نەخۆشەکاندا دابەش بکەن. قەیرانی دارایی و ڤایرۆسی کۆڕۆنا قۆناغێکی سەختی داراییان ڕوبەڕووی هاوڵاتیان کردەوە لە نێویشیاندا هەژاران کە ئازارەکانیان هێندەی تر قوڵتر و برینەکانیان سەختتر بوون بەڵام بەخشین بەردەوامە لە ساڕێژکردنی برین و ئازارەکانی ناخیان. پرۆژێکی ترمان لە 28 ڕەمەزان ئامادە کردووە کە هاوکاریکردنی 150 کەسی هەژار و نەدار و نەخۆش و وەخان پێداویست تایبەتە کە بڕی 22,500,000 دینارمان دابین کردووە لەلایەن خێرخوازانەوە و دابەشی دەکەین بەسەر 150 کەس کە بۆ هەر کەسێکیان بڕی 150,000 دیناری پێدەدەین. پێم خۆشە لێرەوە سوپاسێکی تەواو لە خێرخوازان بکەم لە کوردستان کە هاوکارمان بوون بە مادە و هەروە بە خۆراک و هەروە کەسێک ئەگەر بە هاوکاری لەگەڵمان بێ بە خۆبەخشی لەگەڵمان بێ لێرەوە ئێمە سوپاسیوانە دەکەین و سوپاسی خێرخوازانش دەکەین لە دەروی وڵات کە لە ڕێی نووسینگەی ئەوروپاوە کە خێرخوازان بەڕاستی لەوێن دەرەوە کۆمەک و یارمەتیەکانیان کۆ دەکردەوە و خەڵکی هەژار و نەداری کوردستانەکەی خۆیان بەڕاستی لەبیر نەکردووە. دەستگای خێرخوازی بەخشین نزیکە 11 ساڵە بووەتە دەستێکی ئەمین و پردێکی بەهێزی پەیوەندی لە نێوان هەژاران و خواپێداوان لە مانجی پیرۆزی ڕەمەزانیش بە زنجیرەیەک پرۆژە و کار و چاڵاکیەوە بەردەوامە لەم مانگەدا و بەتەنها لە پارێزگای هەولێر زیاتر لە 200 ملیۆن و 2000 سەبەتەی خۆراکی بەسەر هەژاران و بێسەرپەرشتان و خاوەن پێداویستیە تایبەتەکاندا دابەش کردووە.